لە هەرێمی کوردستان ئاو بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هۆکارە سەرەکیەکانی کەمبوونەوەی ئاو لە هەرێم دەگەڕێنێتەوە بۆ دروستکردنی چەندین بەنداو لەلایەن حکوومەتی ئێران لەسەر ڕووباری سیروان و زەی بچووک. هاوکات دروستکردنی چەندین بەنداو لە تورکیا لەسەر ڕووباری دیجلە. جگە لەو هۆکارانەش بەرزبوونەوەی پلەی گەرما و کەمبوونی ڕێژەی بارانبارین و هەڵکەندنی ژمارەیەکی زۆر لە بیر و پڕۆژە ئاودێریەکان کاریگەریان لەسەر کەمبوونەوەی ئاو هەبووە. بەڕێوەبەری سەرچاوەکانی ئاو لە وەزارەتی کشتوکاڵ جەختی لەوەش کردوتەوە هەرێمی کوردستان پێویستی بە یاسایەک هەیە تایبەت بێت بە ڕێخستن و پاراستن و بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو لە هەرێم. لەلایەکی ترەوە ساڵ لە دوای ساڵ مەترسیەکانی کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی زیاتر دەبن، چونکە ڕێژەی بارانبارین کەمی کردووە و لە بەشێک لە ناوچەکانیش وشکە ساڵی سەری هەڵداوە. بەرزبوونەوەی پلەکانی گەرما و زیاد بەکارهێنانی ئاویش هۆکارن بۆ کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی کە لە هەندێک ناوچە زیاتر لە 100 متر ئاو کەمی کردووە. حکوومەتی هەرێم لە پلانی کەرتی کشتوکاڵیدا چەندین پرۆژەی دروستکردنی بەنداوی دەست پێ کردووە کە 12 بەنداوی بچووک و مامناوەند لە بەرنامەی کاردان بۆ دروستکردن. ئەوەش لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا 9 بەنداوی بچووک و مامناوەندی تر دروستکراون. ئەو بەنداوانەش توانای گلدانەوەی 135 میلیۆن مەتر سێجا ئاویان هەیە. لە پلانی ساڵی 2019دا پێشنیاری دروستکردنی 32 بەنداوی بچووک و مامناوەند و 513 پرۆژەی ئاودێری کراوە. جگەلەوەش ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان بە زیاتر لە 5 ملیار مەتر سێجا خەمڵێنراوە کە زیاتر لە 179 بۆ خواردنەوە بەکاردێت و لە 180 بۆ کاروباری کشتوکاڵ بەکاردێت و بەشێکیشی بۆ پیشەسازی و توێژینەوەی کشتوکاڵی بەکاردێت.